دوو حیزبی دەسەڵات لە هەرێمی کوردستان چەندین ساڵە لە ڕێگەی کادر و ئەندامەکانیانەوە سەرجەم دامەزراوەکانیان ئیفلیت کردووە و ڕێگەنادەن کاری پیشەیی و یاسایی خۆیان بکەن. تەنانەت ئەو دەستگایانەی بە ناوی سربەخۆشن بە جۆرێک لەلایەن حیزبەوە کۆنتڕۆڵکراون کە ئەگەر بەرپرسەکانیشیان بیانەوێت سربەخۆیانە کار بکەن، گرفت و ڕێگریان بۆ دروست دەکرێت. لە نوێترین هەڵوێزدا سەرۆکی دەستەی سربەخۆی مافی مرۆڤ ئاشکرای دەکات کە دامەزراوەکەی لەلایەن حیزب و دەسەڵاتەوە ئیفلیت کراوە و ڕێگە نادرێت بە کاری خۆی هەڵبستێت. تەنانەت 5 مانگە داوای کۆبوونەوەیەکی لەگەڵ مەسرور بارزانی سەرۆکی ئەنجومەنی وەزیران کردووە پەیوەست بە کاری دەستەکەی کەچی تا ئێستا هەر وەڵامیش نەدراوەتەوە. بەڵێن دەدەم بۆ هەموو خەڵکی هەرێمی کوردستان کەوا ببمە پارێزەری مافی مرۆڤ و ئازادیەکانی ناو هەرێمی کوردستان. بڕیاردەری لیژنەی مافی مرۆڤ لە پەرلەمانی کوردستان بۆ پەیام باز لە لەمپەرەکانی بەردەمکاری دەستەی سربەخۆی مافی مرۆڤ دەکات. تا دوو ئیدارەیی لەم هەرێمی کوردستانە بەردەوام بێ ئەو حاڵەتە هەمیشە دووبارە دەبێتەوە و پێویستە ئیمتیازات کاتێک کە دەدرێ بە ئاسی سەرەوە لە هەموو فەرمانگە و بۆ نمونە کەرتی گشتیدا ئەو ئیمتیازانە شۆڕ ببێتەوە بۆ کەسانی خوارەوە بە جۆرێک لە جۆرەکان مافی ئینسانەکان پارێزرا بە حقوقیان بۆ دەستەبەرەکرێت. لای خۆشیەوە سەرۆکی ڕێکخراوی کوردستان بۆ مافی مرۆڤ دەڵێت ئەم هەنگاوی سەرۆکی دەستەی سربەخۆی مافی مرۆڤ هەنگاوێکی باشە بۆ ئەوەی هەوڵ بدرێت دامەزراوەکان بکەونە سەر ڕێڕەوی یاسایی خۆیان. دەشڵێت پێویستە دەسەڵات کەسانێکی شارەزا و بە کەفاءەت دابمەزرێنێت نەک بە کادری حیزبی پۆستەکان پڕ بکاتەوە. هەنگاوێکی موفقە سەرۆکی دەستە دەیەوێت دەستەیەکی سربەخۆی ڕاستەقینە دروست بکات و دەستەی سربەخۆی ڕاستەقینە ناکرێتەوە لەسەر ئەساسی حیزبی خەڵک دابمەزرێنی، دەبێت لەسەر ئەساسی کەفاءە و خیبرە و تەجروبە و مؤهلات بێ. ماوەی 30 ساڵە لە هەرێمی کوردستان پارتی و یەکێتی خەڵک بە پشکپشکنە حیزبی دادەمەزرێن و سەرجەم جونگەکانی بەڕێوەبردنیان بە ئەندام و کادیرانی خۆیان پڕ کردوتەوە. ئەوە ژوای کردووە دامەزراوەکان با کاری ڕاستەقینەی خۆیان هەڵنستن و کەسانی ناشایستە پۆستەکان پڕ بکەنەوە کە سەرنجام هەموو شتێک خراوەتە خزمەتی حیزب و بەڕێوەبردنی وڵاتیش پێشکەوتنی بەخۆیەوە نەدیوە، بەو هۆیشەوە مافی هاوڵاتیان پێشێل دەکرێت. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.